من دکتۆر مهاباد ئازاد محەممەد سەرۆکی ئینستیتیوتی زەینەب خان بۆ لێکۆڵینەوە وەرجێڕان و هۆشیاری کەلتوری سپاسی ئامادەبوونتان دەکەین. سپاس بۆ گرنگی پێدانتان بە بابەتەکە. ئینستیتیوتی زەینەب خان لەسەر ئامانجێکی ڕوون دامەزراوە پێگەیاندنی هۆشیاری کللتوریە، بەرزکردنەوەی ئاستی گەنج و ژنانە لە ڕێگەی توێژینەوەی ئەدەبی کۆمەڵایەتی مێژووی کللتوری فەرهەنگیەوە. سپاس. زەینەب خان ئەو ژنە ڕچە شکێنەیە کە لە بنەماڵەی خادم ئوستەدزادەیە. خودی زەینەب خان ئەو ژنە فەرامۆشکراوەیە کە مێژوو گرنگی پێ نەداوە. هەوڵ و تێکۆشانەکانی بۆ کورد، بۆ نیشتیمان، بۆ ڕۆشنبەریگەری، بۆ ئەدەبیات و کللتوری کوردی کردوویەتی هەتا وەکو ئێستا وەکو خۆی قسەی لەبارەوە نەکراوە. ئەو حەقەی ئەو ژنە بە زیادەوە شایستەیەتی پێویستە بۆی بگەڕێندرێتەوە. هەروەها بنەماڵەی خادم ئوستەدزادە بەگشتی قەدرێک و ناحەقێکی زۆریان لە بەرامبەر کراوە وەک مێژوو لە ڕێگەی ئینستیتیوتەوە کە ئامانجێکی باڵاتریشی هەیە. ئەو حەقا بە هیواین بۆیان بگەڕێندرێتەوە و وەکو پێویست زەینەب خان لە ناو لاپەڕی مێژووی ئێمەدا بدرەوشێتەوە دووبارە. ئەو پەردە داپۆشراویەی لەسەرەتی، لەسەر کارەکانی، لەسەر چالاکیە سیاسیەکانی، چالاکیە کللتوری و ئەدەبیاتەکانی دووبارە بە کۆمەڵگەونەوەی تازەی بناسێنینەوە. ڕۆژەکانی ئینستیتیوت کە ئێستا ڕۆژنووسەکەی تەواو بووە ئەوەیە کە ئێمە لە قوتابخانە سەرەتاییەکانی شاری کۆیە هەفتەی ڕۆژێک باس لە کۆمەڵێک جگەلەوەی کۆمەڵێک چیرۆکی منداڵان بۆیان دەخوێنینەوە. باز لە مێژووی بە زمانێکی سادا، باز لە مێژووی کەڵەژنان و کەڵە پیاوانی خۆمان بکەین، ئەوانەی کە لە ناو مێژوودا نەناسراون و خۆشەویستی بۆ خوێندنەوەیان لەلا دروست بکەین. ئێمە سەرەتا لە قوتابخانە سەرەتاییەکانەوە دەست پێ دەکەین کە پێمان وایە بەبێ پەروەردەیەکی تەندروست، بەبێ بنەمایەکی ڕیشەی ناتوانین لەسەرەوە دەست پێ بکەین بۆ خوارەوە، بەڵکو دەبێت لە خوارەوە هەنگاو دەست پێ بکەینەوە بۆ بەرزڕاگرتنی مێژووی کللتوری نەتەوەیی. پرۆفێسۆر دکتۆر شکری ڕەسوڵم لە شاری سلێمانی لەدایک بووم، مامۆستای زانکۆ بووم، ئەندامی پەرلەمانی کوردستان بوو، خاوەنی کۆمەڵێک کتێبم، نزیکەی 43 کتێبم هەیە. لە هەمان کاتیشا لە کۆمەڵی ڕێکخراوە کارم کردووە، لە کۆمەڵی گۆڤاری ناو هەرێمی کوردستان یا سەرنووسەر بووم یا جێگەری ئەندام بووم. ئەم کە خاوەنی ئەم کتێبم لەسەر زەینەب خان، کچە کوردێکی پێشەنگ لە خەبات و کۆڵنەدان و شۆڕژگیریدا. بەڕاستی زەینەب خان ئەوە دەهێنیە ئێمە لە ناو شێعرەکانیە وەکو باخچەیەکی ڕازاوەی پڕگوڵ و گوڵزار کە لە هەموو خەرزەکانی شێعر بابەتی هەیە و لە هەمان کاتیشە ئەم ئافرەتە دەنگێکی نینەیە لە سەردەمی خۆیدا کارچەند نەناسرا بوو. دوای بڵاوبوونەوەی دیوانەکەی زەینەب خان بووە ژنێکی پێشەنگ. ئێستا جێگەی شانازیە لە شاری کۆیە لەلایەن دکتۆر مەهاباد قادرەوە ئەم ئینستیتیوتە بۆ لێکۆڵینەوە، بۆ وەرگێڕان، بۆ هوشیاری نەتەوایەتی و هوشیاری کۆمەڵایەتی ئەم ئینستیتیوتە جوانەی کردوێتەوە. لە هەمان کاتیشە دڵخۆشم لەناو ئەوە. خۆزگەم نەکرد بە زەینەب خان، هەرچی ژنێکی پێشەنگە لە کوردستانە لیژنەیەکی تایبەتی و لێکۆڵینەوەیەکی تایبەتی وەکو لەم ئینستیتیوتە بکرێتە کتێبێکی گەورە، بزان لە ناو کوردە چەند ئافرەتی پێشەنگمان هەیە، چەند چاوکراوەمان هەیە. باوەڕم پێ بکە ئەم شیعرانەی کە زەینەب خان نووسیوێتی هیچ جیاوازیەکیان نییە لە شاعیرە هاوچەرخەکانی ناو کورد، هەروەها لە شاعیرانی نوێی کوردیە. لەبەرەوە بێ ئێمە گرنگی لە مەولا بە قەڵەمی ژنی کورد چ لە بواری سیاسی، کۆمەڵایەتی، ئەدەبی، مامۆسای زانکۆ، پێشەنگ لە سیاسەتە، هەموو لایەنەکانیان وەربگرێت. ئەو کاتە بۆمان دەرئەکەوێت نەک لەسەر پلەی هەرێمی کوردستان، بەڵکو ژنیشمان ئەچێتە ناو دنیای جیهانگیریەوە نیە، دنیای عەولەمەوە. ئەو کاتە جێگەی شانازیە کە لە ناو کوردە ئەم هەموو
دەستە بژێری ژنان و ئافرەتانی کوردمان هەیە کە ئێستا هەمویان چاوکراون هەرێکە لە بوارێکی خۆیان دەور و ڕۆڵی خۆیان ئەبینێ. خۆزگەم میدیای کوردی و ماس میدیای کوردی لە 900 لەدایک بووە، بەڵام کەسێک یەکەی لە 20ەکانە شیعرەکانی ئەبینی. زەینەب خان حتا ئەو ساڵانەی عەبدوڵڵا زەنگەنە دیوانەکەی کەوتە بازاڕەوە بووە بە بۆمبێک لە ناو هەرێمی کوردستانە، چەنەها سمیناری لەسەر گیراوە. سەیری زەینەب خانەکەی لە بنەماڵەیەکی ڕۆشنبیری دایکێک و باوکێکی ڕۆشنبیری لە بنەماڵەی باوکیشەوە و باپیریشیانەوە ماڵی هاوسەرەکەی هەمویان ڕۆڵی گەورەیان لە ناو بژوتنەوەی نەتەوایەتی کووردا هەیە، بەڵام لەبەر نەریتی کۆمەڵایەتی لەوانەیە ئەم ژنە دەرنەکەوت. جا ئەمە یەکێکە لەو هۆکارانە. ئانیم خەڵکی شاری کۆیە، مامۆستای زانکۆم لە پاریس، شاعیر و نووسەرم. زۆر خۆشحاڵم لێرە لە شارەکەم لە کۆیە ئامادەم لەکردنەوەی لە ڕێوەڕسمکردنەوەی ئینستیتوتی زەینەب خان. زەینەب خان لە مێژوودا فەرامۆش کرا، ون بوو. من لە ڕوانگەی فێمینیستیەوە قسەم کرد کە بۆچی ژن هەمیشە لە مێژووی ئێمە داونە. ئایا بەڕاستی ئێمە ژنی لێهاتوو بەتوانا و نووسەر و داهێنەرمان نییە؟ بەڵام وەڵامی ئەم پرسیارە ئەوەیە کە ئێمە کۆمەلگایەکی تا سەر ئێسقام پیاو سالارین، هەمیشە پیاو زەق دەکرێتەوە، هەمیشە پیاو بەسەر دەکرێتەوە، هەمیشە پیاو سەکۆی دامەزراوە و زانکۆ و کەناڵەکانی بۆ تەرخان دەکرێت. ژنان زۆر کەم دەردەکەون، زۆر کەم بەسەر دەکرێنەوە ئەگەرچی ژنی زۆر بەتوانامان هەیە. ئەمە هۆکاری دەگەڕێتەوە بۆ ئەو سیستەم و جیاکاری بەرامبەر بە ژنان دەکرێت لە کۆمەڵگە پیاو سالاریەکان. زۆر لە کوڵای نائاگایی و لە ناهۆشیاری ئێمەدا ڕەنجی داوەتەوە، دیارە بەهۆی ئەو هەموو شەپۆڵەی ئیسلامی سیاسی ئەمڕۆکە زیاتریش هەستی پێ دەکرێت. ئیتر من خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەم بۆ ئەوەی ئەمە دەبێتە سەکۆیەک تاوەکو بتوانین ژنان لە نادیاریەوە بهێنینە بەردەم ڕۆشنایی و ڕۆشناییان بخەینە سەر و لە ڕوانینێکی فێمینیستانەوە دووبارە مێژوو بنووسینەوە. من ناوم شیرین سایبە، بەڕێوەبەری ڕێکخراوی هیوا فاوندیشن لە شاری سلێمانی. ئێمە پرۆژەیەکمان هەبووە زەینەب خان کچە کورد کە ئەلبومێکی مۆسیقیە لەگەڵ مامۆستا عەدنان کەریمە پرۆدیوسمان کردووە کە پێک هاتووە لە 9 گۆرانی و هەر گۆرانیەک هۆراوێکی زەینەب خانە. ئەمە ڕێگای بوو بۆ ئێمە بەڕاستی دووبارە دەنگێکی تازە بینەوە بە زەینەب خان کچە کورد و بیهێنینەوە ناو ئەدەبی کوردیەوە. و ئەمڕۆ زۆر خۆشحاڵم بەکردنەوەی ئەم ئینستیتیوتە. هەست دەکەم دووبارە ماڵێک هەیە کە هەموو ئەتوانین خۆمانی تیا بدۆزینەوە و هەموو بەشەکانی کوردستان کۆ بکاتەوە. زەینەب خان لە زەمانێکە ژیاوە کە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و بۆ ژنێک ئاسان نەبووە دەرکەوێت و هەم وەزعی سیاسی زۆر ئاسان نەبووە، چونکە زۆر ژنێک بووە کوردایەتێکی زۆر خەستی کردووە و لایەنە کوردایەتەکەشی وای لێ کردووە کە ئاسان نەبووە دەرکەوێت، چونکە ژیانی لە مەترسیە هەبوو. بۆیە وردە بۆ کەسێکی وەکو زەینەب خان زۆر بە ئاسانی خەڵک بتوانێتی ینی لە مێژووت نەمێنێت یان خەڵک لە بیری چێتەوە. ئەو هەوڵە زۆرەی کە ئەیرێت ژن بێدەنگ کرێ قەت سەرکەوتوو نابێت، چونکە ژن نیوەی کۆمەلگایە و بەڕاستی بناغی کۆمەلگایە. ئەبێ بە هەموو شێوەیەک هەر هەوڵ بیت بەردەوام بیت و دەنگی خۆ بگەنیتە دنیا. من زۆر ئەمەلم بە ژنی کورد و کچی کورد هەیە، چونکە توانیانە دەرەقەتی ئەم هەموو ئەزمونە ناخۆشە بەن چەندەها ساڵە ئیتر لە چەوسانەوەی دەوروبەر و دوژمن و سیستمی سیاسی بێ تا چەوسانەوەی کۆمەڵایەتی بێ بەسەرماوین و هەرەژمێنین و بۆ ئەو کچە گەنجانەی کە ئێستا لە گەشە بوونان و ئانێ خۆیان دروستکەن ئەبێ بەردەوام بن و هەر ئەگەنە ئەمانجی خۆیان.